بینەرانی عزیزی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوێکی گەرمتان پێشکەش بێت خۆشحاڵین لەوەی کە هاتوونە تەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە لە زنجیرە بەرنمەکانی کۆمەڵە و هەڵسوڕاوان. ئازیزان هەروەک ئاگادارن ئەمڕۆ پێنجشەممە هەفتەی مانگی پوشپەر 19مین ڕۆژی مانگرتنی شکۆداری کرێکارانی پەیمانی شرکەتی نەفت و پێترۆشیمی و وزەخانەکانە. لە ڕاستیدا ئەم حرەکەتەوە لەم ئاستەدا دەچێتە خانەی ڕووداوە مێژوویەکانی بزوتنەوەی کرێکاری ئێران و ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامە جۆراوجۆرەکاندا بەردەوام قسەمان لەسەر کردووە. بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری هاوڕێ فەریدون نازری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دەکەین بۆ ئەوەی کە وەڵامی چەند پرسیارێکشمان بداتەوە. هاوڕێمان بن. هاوڕێ فەریدون سەرەتا زۆر بەخراتنت پێ دەڵم سپاس بۆی کە بەشداریتان لەم بەرنامەیە کرد. زۆر سپاس بۆیەوە سڵامێکم هەیە بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. هاوڕێ فەریدون تکایە ئەگەر دەکرێت سەرەتا لە دوایین بەرەو پێشچوون و گۆڕانکاریەکانی ئەم مانگرتنە ئەگەر دەکرێت ئاگادارمانکەی. ئەگەر ئیجازەم بدەیت پێش هەموو شتێ هاودەردی خۆم نیشان بدەم لەگەڵ ئەو هەموو مردما کە بە کۆڕۆنا و بە نەبوونی بەرخ و ئاو ئەوانە ئەلان لە ئێرانە توش چه موسیبەت گەلێکی گەورن. هاودەردم تێکیانەوە بەرحاڵ چون بەرنامەکەمان لەسەرەوە نییە قسە لەسەرەوە ناکەم. ئاڵوگۆڕەکان ئەوەی ئاخرین ئامارێکە من دیم 100,000 نەفەر بەشدار. ئەم سورعەتە زۆر جالبە لە ماوەی لەمە بەروتیان 80,000 70,000 30,000 1 تا 100,000 بە سرعت هاتووە. یەکێکی ئەوەیە کە پشتیوانی زۆر زیاتر بووە چ لە ناوخۆوە چ لە دەرەوە. چەند سندیکای کرێکارانی فەڕەنسا پشتیبانی خۆیان دەربڕیەوە لە ئەم ئیعتسابە. لە ناوە ئێمە ناوێت لە بیرمان بچێت کە پشتیبانیەکان ئەتوانن بێژم 100% ڕاستی. چونکە هەموو ئەو داوخوازگەلە کە ئەو کرێکانە باسییان کردووە داوخوازی هەموو کرێکان و مردمێکە 80% هەن لە هێڵی هەژاریە. بەڵام ترسییان هەیە خۆ لە سەرکوت و ئەو جۆرەشتکەنا هەمووی دەرنابڕن یا دەرنەبراوە. بەم حاڵەوە زۆر کەسی دڵاوەر بوێر هەیە کە پشتیبانی خۆیان لەماوە دەربڕیەوە. بەنابەرین یەکێ لە ئەوەی کە وتمان 100,000 نەفەر یانێ شۆنگەلکاری جۆر بە جۆریش وەسڵ بووگەن. ئەو شۆنە کاریگە لە 87 شۆنە مثلا هەر دوێکەش 82 بوو ئیمڕۆ بووگە بە 87. یەکێکی ئەوەیش کە ساحوکارەکان دەستیان داوە بڕێ دەسیسەوە هۆقەبازی و ئەوانەوە بەیانیە ژمارە 5 کرێکاران یا بێژین شەورای سازماندەهی ئاعترازەکان فۆرەن ئیطلاعیەکی داوە کەمە ئەعتساباتێکی سەراسەریە. ئەو ساحوکارگە لە ڕۆن لە ئەم گۆشەوە ئەو گۆشە تەک ئەم بەش و ئەو بەش ئەم مرکز و ئەو شۆنی کار قساکەن و بڕێ امتیاز و ئەو شتکەرادەن وتی هیچ کام لەوانەمان قبول نییە ئێمە ئاعتسابێکی سەراسەریمان کردووە هەموو دەستمان هاناوە دەستیەکە و ئەبێ هەر داوخوازێکتان هەیە ئەلەنی ڕەسمی لە رادیۆ تەلەڤیزیۆن و ڕۆژنامە ئەوانەتانەوە باسی بکەن و ئێمە ئەو کەسانەی کە بەرپرسین لە بەرابەرەوە یەک دەست سن ئەمانە زۆر چگەلێکی تازەترن کە ئەم ماوەی هەفتەی کە بێ بڵێن ڕوویداوە شاید هیچ باسی ئەوە بکەین لە ئەم بەرنامە چون هەفتەیەک وەختمان هەیە لەو هەفتە تا ئەم هەفتە. خۆ مەتەن پشتیبانی کە خۆشە منیان ئیشارە پێ بکە مادەرانی لالە دایکانی پارکی لالە دایکانی خاوەران ئەو بەشە لە خەڵک پیانەڵێن هەان بەشۆن دادەوە هەان بەشۆن ئەداڵەتەوە زۆربیان دایکی یان بەخکردوانن بە تایبەت یان بەخکردوانی ساڵی 92 ئەوانیشە پشتیبانیان کردووە کە بە جۆرێک ئەو کەم و کۆڕیە ئەبینرێ کە بزوتنەوەی ژنان کە بێ نزیکترین بزوتنەوە بێ بە
بزوتنەوەی کرێکاری نابینین ئەو پشتیبانیە، نابینین لە هەڵسوراوانیان، نابینین لە کەسانی تاحوناویان، ئەمانە قەرەبوویەکەنەوەیە. ئەوانە شتایکی تازەم بە نەزەر مەگات. بڵێ هەڕ فەریدون هەروەک خۆشتان ئاگادارن لە ماوەی ساڵانی ڕابردوودا جگە لە مانگرتنی کرێکاری کە لەم بوار و لە بواردا کە هەبووە چەندی مانگرتنی سەرتاسەری وەکو ڕانندەگانی کامیۆن، مانگرتنی معلیمان، ڕێگەی ئاسن و هەروەها بە تایبەت مانگرتنی بەردەوامی نێشەکەری هەفتەپۆ و فولادی هەواز کە دەڵێن ئەم مانگرتنانە دەچێتە خانەی ڕووداوە مێژوویەکان لە ڕوانگەی ئێوە چ تایبەتمەندی گەلێکیەیە؟ من بەڵەوە جوابەمەوە قسەتە ناو ڕانەندە تێنا یەکێ لە تایبەتمەندی شتە تازەکانی ئەم دەورە ئەوەیە کە بەشێ ئەوڵەن کولی ڕانەندەکانت حادەکان پشتیبانیان کرد بەشێ لە کرێکارانێکە نەوت تێرن و ئەبەن ئەوانە خۆیان یاعسابیان کردووە. ئەوە نوکتەیەک بوو کە من لەبیرم چوو باسیکەم. تایبەتمەندیەکانی زۆر ڕۆشنە. کلێڵی ترین سنعەتی ئێران تەوان نەفتە، گازە، پێترۆشیمیە و ئێمە لە بیرمان نەچێت کە من لە بەرنامەکان تریجا وتومە گاز ئەڵێن بەرەبەرە ئەوانەی کە شارەزای ئەم مێدانن ئەڵێن بەرەبەرە جێ نەفتەگرێتەوە چون زۆر سۆکترە بێ مشکلترە ئەوەختە کەمتەی ژینگە هینەکات ئالووداکە. ئێران یەکمین نا ئەگەر نەبێ دوومین ذەخیرەی گازی دنیای هەیە. بەم بۆنەوە سنعەتیەکەی یانێ کلێڵی یانێ جمهوری ئیسلامی داهاتی نەوتینەوای شاید 4 ساڵیش دەوامی ناهاوەرد. ناوە هەر ڕژیمێ بێ پارەی بیتر داهاتی سەرکوتی ئێمەش هەموو لەو نەفتاتوە یانێ لە لایەکە خێرە بالاخره پوڵۆتێتە ناو مردم و ئەوانە لە لایەکی چونە ڕێتە دەست سەرکوتگەران و چاوسێنەران و زاڵمان و ئەنە شەڕ بووە و شەڕ هیوادارم کە فێتە دەست خودی کاریگەران و جامعایکی سوسیالیستەوە هەمووی بێتە خێر بۆمان. بەنابەرین ئەوە ئەوڵین تایبەتمەندیە کە هێنێکی زۆر کلێڵیە. دومین تایبەتمەندی ئەوەیە کە تا ئیسە قسە ئەوە بوو کە کرێکاران ێرە زۆر پرژوو بڵاون زۆر ئەو کەلیمە زۆرە. ئیسە بە نەزەر من ئەمانە نیشانیانداوە زۆریش پرجوو بڵاونی نایە بەڵکە چوگن بەرەو یەکگرتن چوگن بەرەو وەحدەت و ئەمەی کە ساڵها سەرێژین خۆڕێکخستن ڕێکخستن ڕێکخراوە ئەوانە خەریکن بەکردەوەی دەرتێرن. شتێکیی زۆر مهمە زۆرتر لە تەحلیلا خۆی نیشانەدا ئەوەیە کە مەیدان دراوە بەڕابەرانێکی کرێکاری جوان. یعنی ئەگەر ئێمە ئیطلاعیە ژمارەیەکی ئەو کەسانەی کە وەکو پشتیبان ئیعلامیان کردووە هاتنە مەیدان قسەی ئەوەکەن کە ئێوە کرێکارانی نەفت کە کارگەرە نەفتما و ڕەهبەرە سەرسەختما باوکەکانمان بۆمانیان وتکە ئەوە یانی چی یانێ خۆیان جوانی دوای شۆڕەشی 57 و باوەڕکردن بەمانە زۆر مهمە ئەم ئتحاد و ئەم نزیکایەتی و ئەمانە هینێ تریانەوەسە ئەمری ئەعتساب ئەمری حەقدەست دژایەتی تەک برسێتیە دژایەتی تەکە و کەسگەلا کە ئەمانەیان برسی کردووە دژایەتی تەک ئەو کەسگەلە کە بە ئیسلاح پەیمانکارن بووگە بە شتێکی اجتماعی وەکوەوە نییە تەنها لە گۆشەیەکەوە قسەت کردووە ناو بزوتنەوەی کرێکاریان ماوە لەم گۆشە لەو گۆشەی بزوتنەوەی کرێکاریان ماوە یا مەسەڵەن هەڵسوراوانی ئەم مەدانوەدان نەدان نا جەماوەریە ئەوە شەبەکە اجتماعیەکان بە باشی ئەوە نیشانەدەن ژن و پیا و جەماوەر بە تایبەت کە جەماوەری سە خۆی خەریک شەڕە لەگەڵ جمهوری ئیسلامیە لەسەرەوەی کە بابە بەرقمان نییە بەرقێکە بنەڕەتی ژیانە 6 ساعت قەت ئەبێ یا مەسەڵی ئەعلامیەکەن 2 ساعت تا فلانە یەک دەحاوێنی هەر بازەمە چێ بەرنامە ئەو شتگەریچە کە هەرەویست غەڵەتە ئەویش تازە کار ناکە ئەو خەڵکە خۆیان دەرگیرن ئەم ئەعتساب و ئەم مبارزات و ئەوانە لە دڵی ئەوە لە دڵی کۆرۆنا کەەوە دڵتا هاتووە تازاڵێن شکلێتر لە ڤیرۆسی کۆرۆنایە شکڵی خەتەرناکتر لە ڤیرۆسی کۆرۆنایە ئەوانە هاتکە لە دڵی ئەمە ئومیدێکی بەخشیوە ئومید بە چی؟ ئومید بەوەی کەم ڕژیمە کە هەمیشە بە قوڵدوری هات کە مێدان
وحشیانەترین هینگەری لە خۆی نیشاندا مەسەڵەن ساڵی 1970 5,000 نەفەر لە 2 مانگە ئیعدامکەی کە ئەم ڕئیسیە دانێ لە هەیئەتی مەرگ بووە. یا لە ساڵی 98 ئابانی 98 1500 نەفەر ڕێک بەی لە کەلەیان. ئەو یاحسابە لە هەر کوێنەیەکەی دنیا بووای خوێن لە لوتیش کە ناهات. تەک هێزێکی ئاوا وحشیە 100,000 نەفەر هاتن لە مێدان دەڵاوەرانە و ناترسن لەمانە و نیشانەدەن هاوسەنگی هێز گۆڕاوە و ئومیدێکی داوە بە کۆمەڵگا ئومیدێکی داوە بە بزوتنەوەکان و بە قۆڵێک ئیلهام بەخش بووە ڕێگەی کردگەتەوە لە داهاتوە ئەمە زیاتر بەرهەمێمانە ئەبینین لە مەباردا. هاوڕێ فەریدون ئەم مانگرتنانە تا ئێستا ئەم داخوازیانی کە بەبێ ئەوەی کە ڕاستە و خۆ جێبەجێ بوو بێت هەندێک دەستکەوتی دیاری کراو لە خەباتی چینایەتیدا تۆمار دەکرێت. بە بڕوای ئێوە ئەم دەستکەوتانە کامانن؟ پێم وایە لە پرسیاری پێشوا وتم کە ئومیدێک کە بڵاویان کردێتەوە ئەوەی کە ئەکرێ پرژ و بڵاو نەبین، ئەوەی کە باوەڕ بکەین بە یەک، ئەوەی کە ئەو کەسانەی کە جوانن بە دلیلی ئەوە لەم دەورەی کابووگەن هەمیشە ئەبێ کەشمەکەش و کێشە بکەیتە جمهوری ئیسلامیە سیاسی باراتون لە دژی سیستم باراتون واقعان دەمەکەنەوە سیستمی سەرمایه‌داریە خەنە دەوێت ڕەخنا سیستمی فکرکردنەوە بێحەد مهمە تاوە تۆ بێژی ئەم گۆشە و ئەو گۆشە یا حتا ڕژیم بە تەنیا تاوانبارە نا سیستمێکی سەرمایه‌داری هەیە ئەم ڕژیمە لە دڵ ئەم سیستمە سەرمایه‌داریە ئیسلامیا وەرگە و لەو دوا چەکمە پۆشی پاسداریا وەرگە و لە دووە ئەرتەشی شارگەتەوە لێمان و نیروێت ڵاعاتیا وەرگە و چۆمانە ئەسڵ سیستمەکەس ئەسڵ ئەوەی کە سوو دەشێ بووە سەرمایهدار ڕەحم و ئینسانیەت و ئەوانە لە هینیانە نییە سەرمایهدار مهم نییە مەڵاس یا غەر مەڵاس ئەگەر ئیشتباب نیام کەەوە بدەنێمە چەندی مەڵات ئەو وەختە ناتوانێت سیستمەکە دەرکە ئەوەیش کە پاپیۆن لیا زۆریش وەکسی سڵام و عەلەیهی وەختێ تێتە تەلەڤیزیۆن وەختێ تەک تاقساکەوانەینا لە جەوهەرە استثمارگەرێک وەکو مەڵا فەرقیان نییە هەرتیان بەسڵا خۆرافە بڵاوەکەنەوە ئیسلام بڵاوەکەنەوە ستێل این بڵاوەکەنەوەمانە بە باوەڕی من تایبەتمەندیەکانی ئەوانەتە کە ئومیدبەستن بە نیروی وەختی هەمیشە وتومانە هەمیشە وتومانە کە کرێکارە نیروی ئەسڵی گۆڕانی لە سەرمایهداریەوە بۆ سوسیالیزم و بێژگە لەوە هیچ ئومیدەتر نییە حتا ئەم ڕژیمە بڕێ ڕژیمێکی مەفەرست کە لیبرال بۆ ماوەیەکیش بێت ناتوانێت هیچ مشکلەی حەلکا بۆ کولی سیستمەکە بەحران زەدەیە کولی سیستمەکە لە دژی ژینگەیە کولی سیستمەکە خەریکە بەرە نابودیمانەوە و باوەڕکردن بەم ڕەهبەرانە لە جامعە بۆ ئێمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ داهاتوو چ تریشەوەیە کە با بگەن ئیتر برسێتی قبول ناکەین لانیکەمە بێت 12 ملیۆن بدەن بە هەر کەسێ ئەوە دقتکەین نەتەرەمان لانیکەم یانێ زیاتر لەوە بدەی بە ئەو کەسێک کە ماهرترە تەواناترە فڵانترە ئەوە هەریتێک لەوە زیاتر وەرەگرن کرێکاران خۆ هەرەوە نییە بەڵام زۆربەی هەرە زۆریان کەمتر وەرەگرن یەکێتری چێوەسە کرێکارانی جۆر بە جۆر بە تایبەت لە بیرمە ئیطلاعیەکەی کرێکارانی سنە شاریان کردو بەمە کە فەرقی بینی کرێکاری کەم ماهر یا ئەسڵەن غێر ماهر تافرە ماهر ئەوانە لاچ و گەیسە وەک کرێکارات نەمەدان تعریفی کرێکاریشەوەیە تەبەقەیەکە کە نعمەت ئافرینە کە چاوتێننەوە و چاوسانەوەکەی چە بێتە قودرەت بۆ سەرمایهدار و دەوڵەتەکەی کرێکارە فەرق ناکە مەسەڵەن ئەوەمان دیوە دەستپێکی ئەم خەباتای کە مبارزاتای کە لە ڕۆژی 29 خۆردادەوە دەستی پێکرد بەشێک لە کرێکارانێکە ماهر نین نزافەت چین یا کارگەلێکی وەها پێچی دەناکەن ناتنە سەر ئەعتساب ئەو کەسکەلێکی ئەعتسابیان کردو خراپ بەرخوردیان بەمان نەکرد قسەیان پێکردن ڕەهبەرە ژیرەکان هاتن وتیان
ئەوانەش لە ئێمان ئەوە بە دلیل ئەوە وەک من و تۆ ماهر نییە کارفەرماناتیان دەرمانکە ئەوێ پشتی ئەو بگرینەویست شجاعت پێ بکە بێدوە هاتن ئەلان تەواوی ئەسەلویە ئەم بەشە لە کرێکانی ئەسەلویە من مەخصوم هەموو نیرویکە لەوێ نییە هەنە حاڵی حسابە 100,000 نەفەر یەکێنەوانن بەنابەرین ئەم وحدەتە ئەم دیواری بینی قشرگەل جۆر بە جۆر کاریگەر شکاوە چون کاریگەر هەر بە کارەکەی زۆر پرجوو بڵاوە خۆی کارەکەی واسە ژن و پیاک ماهر و غێر ماهر حتا مناڵ و گەورە لەوەوانە پرجوو بڵاوی درستەکە ئەم مبارزاتە ئەوەی شکاندووەوە ئەوە دەرسێکی گەورەت بۆ جاڕابە باوەڕی من لە داهاتووە هەموو ئەم دەستکەوتانە فرەتر لە داهاتوە ئێمە بەرەچەکە و مێوەکەیە خوێن پشتیوانی دەرەوەشیان بووە بەڵێ پشتیوانی دەرەوەش بووە ئەوانم بە نەزەرگای زۆر سپاس هەورە فەریدون دەوڵەتی ڕوحانی ئەوێ خۆی لە بەرپرسیارەتی بەرامبەر بە داخوازی کرێکاران لابدات و دەیەوێت کێشەکەش بەرە ڕووی بەشی خصوصی بکاتەوە ئێوە دەور و نەخشی دەوڵەت لێرەدا چۆن دەبینن حقیقەتی بەشی خصوصی ئەم ڕۆحانی هاتوو بەشی خصوصی بەهێزکە ڕئیسی هەروە لە ڕۆژەوەڵە چووە وتاقی بازرگانی تاران ئەم تەناقوزە کە ناچاری کردووە بڵێ من نیم ئەم هێزە هاوڵیانە بەناو پەیمانکار خەتەرناکترینە بۆ کرێکار باشترینە بۆ سەرمایهدار بۆ شرکەتە گەورەکان بۆ دەوڵەت بۆچی بۆەوە من کاریگەری شرکەتی نەفتم بەڵام تەک وەزارەتی نەفتای ارتباطێکم نییە تەگە داراتی نەفتای ارتباطێکم کەسیا لەم بینە ئەو پوڵەکە وەرەگرێ ئەو قۆقەکە وەرەگرێ ئەگەریش گوم بوو من ناتام یەخەیچکە بگرم بە پێ قانون تەکەما تەرەفم ئەم بەو معنیە ناچار بووگەن تەناقوزێک ڕۆحانی کە ئەو گشتە تەرەفداری سەرمایە خصوصیە توش تەناقوزی ئاوا بووگە بێت بێژێ ئێمە فقط کرێکارانی ڕسمی ئەویش کرێکاری ڕسمی بە کارکن یا کارمەند ناوەبن بێت بێژێ ئێمە لە بەرابەر ئەوانە تەنامەسوولین ئەوانیش لە 210,000 نیروی کارێکە هەست لە هینا لە شرکەتی نەفتا من 6,000 یا 110,000 کاریگەری پەیمانی بکە هەرو نێمێنێتەوە بژگە لەوە فرەی کاریگەریانەیە کاریگەری ڕۆژمزدن حەجمیان پێڵێن بەنابەرین کاریگەرانی ڕسمی کە کارکن و کارمەندیان بێژن کەمترین نیرون بە نسبەت ئەو نیرووە وتی ئێمە فقط لە بەرابەرەوانە مەسئولین و مشکڵەیەکە لە ناو قانونی بودجا ئەوە ڕەفعەکەین دەستمەریان چێتەوە یانێ چێم قسە گەرێکە دووبەرەکی بخاتەوە لە بین کاریگەری ڕسمی و غێر ڕسمیە پەیمانکار و غێر پەیمانکاریە بەڵام کرێکاران ئەویان حەل کردووە واقعان کرێکاری ڕسمی کرێکاری غێر ڕسمی شرکەتی پەیمانکار حەجمی غێراتمی کە مەهارەت ساحمارەت بە یەکە 100,000 نەفەر خۆ گشتی نەماهرن ناتوانانی بێژی بەو تعریفا گەربیکەی لە کامیانن بەنابەرین ڕۆحانی حقەبازی مەڵایی نیشانداەوە کە بە نەزەر من وەسە تفێکە بیخێ بە ئاسمانە بێتەوە ناو چاوخۆت ئەو پەیمانکار هێزی پەیمانکار لە دنیا هەیە بەڵام هین ئێران تایبەتین هین ئێران خودی ڕەفسەنجانی سازمانیدان و ڕۆحانی تەرەفدار ڕەفسەنجانیە بە شێوەی ئێدارەکردن گشتەوانیە پشتیبانی لێ کردگا هاتکن ئیسە گەرەی کێوانە کاتە بەرپاڵ کاریگەران تەبیعەتەنەوە قبول ناکەن دەوڵەت وەزیفەیە چون تۆ پوڵی نەفتە چێتە گیفان ئەو بەشە نایەنین دەوڵەت هەرچەند ئەمانە بەشێکیان دەوڵەتی چەند واقعان هین دەورەی جەنگن نازام لە زیندانە زیندانبار بوون شکەنجەگەر بوون چی بوون ئەمانە وەکو ئەوەیە پاداشیان پێ درابێ هاوردیانیانە وێرە ئەوەیە وەلی کولەن دەوڵەتیەکان گێج بوون ڕۆحانی وەک دەوڵەت هەتاوکەین وەک کابینێ بەشێ لە دەوڵەت گێج بووگەن یەکێ ئێژێ پێیان وەکرێکان ێژێ عەزیزانمە یەکێک کە ڕەشەیەیان لێکە یەکێ دەریانەکە یەکێک قەوڵیان پێدا کە ژیانتان باشترەکەین یانێ ئێمە ئەبینین پرجوو بڵاویکی ئەم مبارەزە خسکەسە بێن خۆیان چون خۆیان ئەسەن زەربەپەذیریشن سوپای پاسدارانێکە لە هەر کوێنێ بورژوازی خب تەبەقەیەکی استثمارگەرە بەڵام بۆ خۆی حەساو کتێ خۆی هەیە هەرگیز ناڵێنێ بە مسەلحانەکانی بڕێنە ناو اقتصاد
ئەمە خۆی تاجرە وەکیڵە خۆیان نازانم قاچاق فرۆشە هەموو شتێکە چەکداریچە ڕۆژنامەنگاریچە نازانم چیدا خۆی لە دڵ خۆیان خەروارێک تەناقۆت خەروارێک دووبەرەکیان دروست کردووە ئەم مبارەزاتە خەریکەوە تێکەدانە ناویانە بەنابەرین قسەی ڕۆحانی و ئەمانە ڕۆحانی هەمیشە خۆی چێدانێ هیچ کارە بووگە هەموو سیاسەتە کەڵان و ئەوانە لەلایەن ئەو ستادەی سپای پاسداران ئەو حیزبە کە ئەلام نەکراوە لەلایەن ئەوانەوە چێتە بەرەو خامنەیش یەواش یەواش قودرەت خۆی لەدەست داوە ئەلان مردم شعارە دەن مەرگ بەر خامنەیی شەوانە ظاهرەنیش تەقەیەک نەوگە لێ بێژە مەرگ بەر سەلامی فەرماندەی سوپای پاسداران احتماڵەن بێتە تەقە و نیروی بەسیجی بڕێت و ئەمانە بێژگەلەوە وەختێکە شۆرای نگاهبان کەسگەلی دیاری کرد بۆ ئەوە مبارزە بکەن بۆ بن بە ڕێی جمهوریانە 7 نەفەری دیاری کرد خامنەی هاتووەتیەوە زەڵمێکە هیوادارم شۆرای نگاوان ڕەفعی بکە شۆرای نگاوانێکە دایان هەمیشە قسەی خامنەی وەک قسەی ئیماموشتە تواشا کرد جوایان نەداوە چون سوپا ئەم ڕئیسیە دانیاو ئەم ڕئیسیە ئەقلوشتی نییە فقط دەزانێت بکوژێ بەنابەری نەوان ێژن پێ بکوژە ئەوەی چە کوژێ ئەوە هینیانە بەنابەرین ئێمە هاین لە شەرایەتێکا کە ئەم مبارزاتە ئومیدێکی داوە بەدەست ئەم وەزعیەتە و نەجاتمان بێت کە مردم برسی بکەیت مردم بکوژی خانەوادە تقریبان نییە بە جۆرێک ئازادار نەوێت یا چەپ بووگە و یا مخالف ڕژیم بووگە و یا مجاهد بووگەرچی بووە کەسیان لێ کوژراوە یا بردیان لە جەنگە 700,000 نەفەر ئەگەر ئاماری خۆیان قبولکەین 35,000 مناڵیان مردووە کوشتیان لایەن نەکوشتا ئەم مردمە بێژگەلەوە زۆرێک ئەوانەی کە چون بۆ جار ئیسە معلولن کەس لایچیان لێ ناکاتەوە ئەم ڕئیسیە لە هێنی پرۆسە مبارزە بۆ بێتە ڕێجمهور ناوێکیانی نەبەر ئەو بەشە کە پوڵ و سەروەت و سامانیان بردووە وەزعی ئەوانە هاوڕێگە بەرەو بۆمە ئەسقەدا لە شرکەتی نەفتا دەورەیەک بوو کە مناڵی ئەم جانبازانە بە ئەسڵا ئەم گیان بەرکردوانیان ئەوانیان هاوردوو کردویان بە کاریگەری ئەوەیە کە ناویان یا کارمەند و فڵان وشتا ومیدیان بەسووەوانە پشتیان بەستو بووانە ئیسا ئەوانەش تەوهمیان ڕژاوە نسبەت بمانە تۆ من تاوەرگە لێرە لە بهترین حاڵەتە 7 ملیۆن تمەنم پیای لە مانگە کە 12 ملیۆن تمەن تازە هێڵی هەژاریە خۆت ثروەتەکەی ئاخرین ئامارێکە دراوە 250,000 ملیۆنەر لێرانە پەیدا بوونە کە لەم ماوەی کۆرۆنا لە ساڵی 2020 ئەمەیان ئاماریان داوە لەم ماوەی کۆرۆنا و ئەم بەدبەختی مردمە و ئەم وەزعیەتە 24.3% ثروەتەکەیان زیای کردووە ئامریکا کە هەمیشە لەو بارەوە پێش بووە 7% ئەمانە کاریگەرگەل نەفتە وەخت تواشاکەن ئەمانە یەکێک گشتیان لەوانە و کێف و مێفوشتە و بەرخێکیان بۆ تێت و ئاوییان بۆ تێت و نە بێبەرقەمێنەوە نە بێ ئاوەمێنەوە مردمی بێچارە لە جنوبی تاران ئایسە ئەشێ ببرژن و ئەو گشتە شارە من پێم وایە ئەوانە گشتی دەرس و ئلهامە بۆ داهاتوو حاورە فەریدون هەر بۆ خۆشمان دەزانی خەڵک بێزارە لەم ڕژیمە بۆچی خەڵک هەر وەک دەشزانین هیچ ئەحزابێک لە دەرەوە ئەم تەشەکل و ئەم ڕێکخراوانە دەستی تیانە بووە کەمێک حزب گوریزن خەڵک دلیلی ئەم حزب گوریزیە چیە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆچی ڕەهبەریەک لەم جۆمبەشەدا نابینین ئەوەی کە ئەلان دوای باست کرد ڕەهبەریەکی تەواو دەگەرێتەوە سەر ئەوەی کە نەوت و پێترۆشیمی و وزەخانەکان مانە جۆمبەشێکی عەزیمن بەڵام ڕەهبەریەک بۆچی دروست نابێت ڕەهبەری لە دەرەوە دروست بێت یا لە ناوەوە لەبێ دروست بێت ڕەهبەرێکی سەراسەری لە دڵمانەوە تێ 700% لە ناوە بێ و لە دڵی هەر ئەمانەوە تێ ڕەهبەری سەراسەری ئاوایە کە ئێمە بێت تواشای دنیا بکەین ئێمە بە تێکشکانی بولشویەکەکان لە 1924 تا 30 کە لەو دواییتر شۆرەوی ئەچێتە فازێکی ترەوە بێ بە سەرمایەدارێک دەوڵەتی و ئەمانە تێکشکین لە وەختە
ئەو زەربەمان هێشتا قەرەبوو نەکردێتەوە بە تەواوی بە نەزەر من ئیسە کەمێک کراوە ئیسا بورژوازی تواو ماوە قودرەتی بوو وتی ڕاهبەر شێخ نییە خۆ نازانم مەلا نییە خۆ ئیمام نییە ڕاهبەری بێمانیە تۆ خۆت ڕاهبەری ئەندیڤیدوالیزمەوەیتە بۆ فەردی خۆت ئەمەکارەی گشتی چی درۆ ئەوە تەبلێغاتێ بوو تەبلێغاتێتر لە دژی کۆمۆنیزم کرا بە عنوان هینی شەوڕەوی کە ئەو زیندانی ئوردوگاگەل مەرگ و ئەو ئوردوگاگەل کار و کوشتنی ئەو دێقانە هینگەلە پیانەوت کولاک دێقانی مۆرەفە ئەوانیانە بە حدێ گەورە کردەوە بڵاویان کردەوە لە حاڵێکە ئەگەر شەوڕەوی و ئەمریکا بە یەکە مقایتەکە ئەمریکا زیاتر مردمی کوشتکە لە دنیا ئینگلیز زیاتری کوشتکە بەتایبەت لە هندوستانە لە وەختی خۆیان ئەوانیانە گشتی شارگەتەوە مردم هەر تەبلێغەکەن شەوڕەوییان معنوان کۆمۆنیست لە حاڵێک ئەمە هیچ وەک شەوڕێمان بە کۆمۆنیست نەزانیگە یا چین زۆر عالی بوو کە انقلابیان کرد لە دژی فێودالیزم زۆر پێشڕەوانە بوو پشتیبانیمان کردەوە لە وەختی خۆیەکی وەڵام چونکە کاریگەر نەخشی ئەسڵی بەناو کاریگەر کرا بە حیزبی کۆمۆنیست کرا ئەوان گشتی پێشڕەوی و هین شتەکانیان تامین کرد بەڵام مالکیت خصوصیان نەتانی دەست لێبەن کەفتە دەستی دێقان و دێقان وەختی ڕشتەکاوی بە مەیایسە هەیە ئستسمارگەرترین و چەوتێنەرترین هێزە لە دنیا ئەوانیان نەگشتی بەناو ئێمە نووتیگا ئێمەش دەمانتوانێوە گەشتەوانە خۆنسا بکەینەوە ئەمما ئاسارێک ئیسا یەواشیواش خەریکە خۆی نیشانات کە وەزیەتە نامێنێ ئەگەر ڕەهبەرێکی سەراسەریمانە ببوون ئەو تەبلێغاتە عەزیم و ئەمانە یەک دوو ئەحزابێک کە بەناو کۆمۆنیزم و چەپ لە ئێرانە کاریان کردووە فرەتر وردە بورژوا بووگەن انقلابی قیامی بەهمەن انقلابی 57 وەختێک شاڕووی و لە واقع شکستی خوارد بۆمانیە کەفتە دەست ئیسلامیەکان دوو هێزی عومدە چەپ خوێنوان حزبی توودە و فدایەکان فدایەکان ئەکسەریەتی چوونە پاڵ ڕژیم حزبی توودە بە تەواوی چوە پاڵ ڕژیم حتا بوون بە کەسگەلێکە لە ناو زیندانەکانە تەواپەروەریان نەکردوێت کاری باجوویی و ئەوانەیە نەکرد خۆی چیانیان ورد کرد دەی ئەمانەم تەجروبەگەلە منتەقل بووگە بە جامعە منتەقل بووگە بە خۆشبەختانە مەسەن هێزێوە کۆمەڵە بە بۆنەوە اجتماعەن هێزی بوو لە ناو جامعە قەڵقوڵاوی ئەو هێزە اجتماعیە بوو باش بوو لەو بارەوە بەڵام کۆمەڵەت هین منتەقەی کە جارەی کوردستان تایبەتمەندێکی هەیە ئاجتماعیە حیزبەکەمان هێشتا نەتوانیوە لەو فەزە ئازاد و لەوای کە مردم ببینن تو واقعان بەدڵار وە کۆمەڵە بەدڵ بۆ مردنی کاریگەری و بەدڵ بۆ مردنی زەحمەتکێشی خۆت مەنافعی خۆت بە تەواویە لەژێر سێبەری مەنافعی عمومیە ئەوە بۆ حزبی کۆمۆنیستیان تا تەجروبە نەکراوە چون زەمینە نەبا فۆرەن جەماعەت ئیسلامی کە بە پشتیبانی ئەمریکا و بە پشتیبانی نیروگەل داخڵی خورافە پەرەتیش هاتنە سەرکار نیانێشت فرە سەرێع ئێرانیان جیا کردەوە بەشی ئێران لە کوردستان و هەر شوێنێ بوو سەرکوتیان کرد و ئەمانە ئەمەش تەئسیرێکی زۆری داناوە بێژگەلەوە بەشێ لە مردمێران چوونە ژێر ڕەهبەری خومێنی دێ ئەو جەلاوە لێ دەرات ئەو کە لە ئەو بێ کەسە لەبار سیاسیە و غەڵەت و بەسڵا کەجرە و لێ دەرات ئەمەی چه خابنەیە ڕەهبەرێترە کە ئەم وەضعیەتە دروستکردی ئەم جامعیانە دیگە ڕەهبەریمان نەبوونی تر یعنی لە ڕاستە و تواشاکەی مردمە تەجروبەی تاڵیانە لە ڕاهبەر و لە چەپیشە تواشاکەی بەڵام یەک نوکتەمان لەبیر نەچێت ئێمەش خۆمان مخالف تەک ڕەهبەرین ئێمە تەرەفدار فۆنکسیۆنی ڕەهبەرین ئێمە تەرەفدار کومیتەگەل ڕەهبەرین نە تەک ڕەهبەر ڕەهبەری کاریزماتیک و نامچی ئەوانە ئیتر بەکار نایەوە خۆشبەختانە نەسڵی ئێمە ئەو تەجروبەیە منتەقل کردووە کە ئیسە جوانان و ئەمانە بۆ معنیەت تەرەفدار تەک ڕەهبەر نین ئەمما گەرەک و بێت و گەرەک و نەوێت ڕەهبەرانی داهاتوو چ بە فۆنکسیۆن بێژی چ بەلاخەرە بە تەکەر ئەبن ئەمێنن بە تاک حل لە ناومانەوە دەرلیژم بشتە تەبیعەتەن
ئەوە قانونمەندی مبارزەت. زۆر باشە هاورە فەریدون بە لە بەرچاوگرتنی تەواوی ئەو کێشانی کە باست کرد ئەو کێشەگەلانی کە لە ڕێدایە کرێکاران دەبێ ئەو مەترسیان نە چۆن بڕوێنەوە. کرێکاران خۆیان خەریکن ئەڵقان ئەو مەترسیانە دانێکی ئەوە نییە تواشە داخوازەکانیان کە یەکێ لە گەورەترین مەترسیگە لەوەیەکە سپای پاسداران کە ئیسا ئەرتەش بە نیروی سەرکوبی کە عەزیمە وەلێ ئەو فعلەن دەرگیر نییە ئەوە زۆر خەتەرە ئێمە هەمیشە ئەرتەشمانە بێ لەبیر بێ. سپای پاسداران ێکە هەرکە ئەجوڵێتەوە لێدەن هەرکە جوڵێتێ خەنە زیندان گەورەترین شکەنجەگەلەکەن لەوێ پەکییان ناکە فێەوە دنیا بزانێ یان نەزانێ دەیسە تەناسب خۆیان بۆ معنیە گۆڕاگەکەوانیانە داگە دواوەی تر ئەلان بۆچی 100,000 کاریگەری نەفت گاز و پێترۆشیمیا لە مێدانە لە حاڵێکە فعالێکی کرێکاری خۆیان هەڵتوراوی کرێکاری خۆیان نژێ پارەکەی حسابێکمان کرد بۆ حەقدەس و ئەم جۆرشکە لە 2000 نەفراتین بۆ 100,000 نەفرات کرد چونکە هاوسەنگی هەیە قازانجی مردم گۆڕراوە بێژگەلەوە مردم لە شیراز لە تاران لە بانەکانیانە معلومە تۆ لە بانێکەوە قێنی مەرگ بۆ خامنەی ماڵەکەت و ژمارە ماڵتووە مشتێکە دیارە ئەو تەناسب گۆڕراوە نابەرین خۆیان ڕیان نیشان داوە کە ئەوەیە بەڵام ئێمە بێت چی بکەین بە باوەڕی من گەڵان مەسەڵەن ئەوەی کە هەم ڕێکخراوێک هەیە بەناو شەورای سازماندەهی ئەترازاتی کرێکارانی پەیمانکاری نەفت بێژگەلەوە بڕێ ڕێکخراوی هەیەیان هەیە کە مەخفیە ئەبێ بێژین ئەوانە هێشتا جەماوەری نین باشن پشتیبانیان لەکەین بەڵام جەماوەر ئەبێ ڕێکخراوی بێ ژن و پیاگی تیاابێ ببێ بە باسی و بەحتی جامعە و هەنگاو هەڵبگرن بەرەوە ئەو ڕێکخراوە لە نەزەر ئێمەوە بێ ئاسوێ سوسیالیستی بێت ڕێتر نییە لە دنیا سەرمایهداری دەرەقەت ئەم ویروسە ئەکریا هەل لە ئەوڵە و خات کنترۆلیکەی کە 4 ملیۆن نەفەری ئەوە هەنارگە بۆ قورتانەکان ئەم ژینگەیە وا لێ کردووە تەنها شۆنێک ئەسمان ئەم زەوینەیە ئەلان سەرمایهدارەکان خەریکم هینی ئامازۆن هینی شرکتێتتر هەست ئەنواعەت قەتاریەت نامچێت چێت خەریک نەڕۆن بۆ فەدا ئەڕۆن ڕێگە بدەوتنەوە هەبوو هاوتەباقەکانیانەوە ممکنە نەزانەوەی چا وەێ واقعان خەریکنەوەکەن ڕۆژێک بتوانن هاوتەباقەکانیان دەرکەن چۆن کڕۆنا بوو تواو سەرمایهداران خانەوادەی خۆیان هەموو شتێکیان سوار یا هەواپەیمای شخصیان بوو یا نەبوو بە هەواپەیماگەلتر هەنار بۆ نیوزیلند کە لە وەختا کۆرۆنایەتیان ناتوو یا توە ئەو جەزیرەگەلە کە زەریفترین و خۆش منزەرەترین و ئەوانن کۆرۆنایەتیان نەبوو نادیان بۆێنە دوا ڕۆژ گەریکیان نەبڕن بۆ فەزا وەڵانە تەبقەی کرێکان نایە بێڵێ ئەوانە بگەینەوە حەدا مەبەستمەوەی ئەگەر ڕێکخراوی دروستەکان ئەبێ ئاسوەکەی سوسیالیستی بێ چون ئەمانە بە نابودی کولی شرایەتی ژیان لەسەر دەبین و ئەوانە یا نابودی هێنوشتە معلوم نییە چیەکەن فقط گەریکیانە خۆیان دەرچن ئایا دەریچەچنیانە نازانین بەبەستمەوەی ڕێحەلێتر نییە باوەڕی من ئەلعان یەکێ لە مهمترین شتەکان ئەوەیە کە ڕێکخراوی جەماوەری دروست بێ ڕێکخراوی جەماوەریش ناتوانێت مەخفی بێ ئیسە زۆر عالیە هەم مەخفیانەیە هەم ئەلەنیان هەیە بەڵام وەختێ بوو بە ڕێکخراوی جەماوەری و ئەوەش بدانین سورعەتی ئەو کەسانەی کە پەیوەست بوون بە ئەتسابەکە و یەکجارفرە بوو ئەوە وتیان هەزاران نەفەر 10,000 30,000 هەر بە ڕۆژ تا ڕۆژ 70,000 نەفەر ئیسە بوو بە 100,000 نەفەر بەو معنیە ئەتوانێت ڕێکخراوێکی جەماوەریش ئەو بەو سورعەتە دروست بێت یانێ لە ئەنیکە منیام ئەوە تەوسیە بکا بە فعالینی کاریگەری وان هەرچەند ئێمە هەرگیز تەوسیاکەین قساکەین هەرگیز بەکەس ناژین چەپکە و چەمەکەوان خۆیاندا منتخامون تا ئێمە ئەگەر کارێکەکەی نشێ و فۆخەکان ئاسوەکان نیشان بین سوسیالیزمی علمی چی وتووە تەجارب کرێکاران یەکە 160 ساڵە مبارزاکەن ئەگەر لە ئینقلاب کەبیر فەڕەنسا تاکەین زیاتریچە و ئەوانەی کە پشتیان بەستووە پەیڕەوی سوسیالیزمی علمین
ئەوەی کە سوسیالیزم علمە دوارە بژاوەتەوە لە دنیا ئەوانە کارێمە ئەوەیە ئەوانە مدام خێنە بەرچاو چون ژیانی ڕۆژمەڕا بنیان محدود دەکاتەوە لە ئینە ئێمە کارمانەشەی ئەوە بێ منتها ئەو شتگەلە کە ئەوە احتسابی ڕۆژانەت و عینی و مادیە واقعەنە بێ خۆیان بیکەن ئێمە پشتیبانیان لێ بکەین ئێمە جەوە ئۆفۆگەلە هەمیشە خەینە بەرچاو زۆر سپاس هاوڕە فریدون تاوجگای لە میرم بێ لەم دوایانەدا بەیاننامەی ژمارە 6 بوو ژمارە 5 زۆر کەسی کێشا بۆ لای ڕیسیەوە ئەمە هۆکاری چ بوو ئەوە چوارمین بوو چوارمی بوو ئەوە چوارم بوو پنجیش دەلاتکە ئیسەب ئەوە هەرکی باسەکەم هەمیشە ئەگەر ئەو بەیانیەی پشتیبانی کرێکارانی هەفتەپە تواشەکەم کرێکارانی هەفتەپە واقعان ڕەهبەری سیاسی ناو جنبش کارگەرین وە بوون ئەگەر تەوەجۆکەیەوە ئێژێ حمایەتان لەکەین زۆر خۆشحاڵین هاوڕێیانی ئێمە هاوچینی ئێمە ڕەفیقەکانی ئێمە بەڵام یەکشتان لەبیر نەچێت لە ناومانە هەمیشە جەماعەتێ خۆفرۆشەیە هەمیشە لە ناومانە کەسکەلێکن کە پارەگەل تریشیان بۆ تێ حەقتە ناو حەقدەسییانە نییە لە ناو ئێمە کەسگەلێک تەر دەمو دەستگایەکی عەزیمی ئیطلاعاتیان هەیە ئیتر چین سپا چین وەزارەتی ئیطلاعات ئەمانە گشتی کارەکەن مەأموورگەلێکە بە ناو ئوستاندار و مستاندار و هەنادیانە بۆ هەرکوێ فەرماندار و ئوستاندار نازانم قازی فڵان گشتی نیروی ئەوانن ئەوانە کەسیان تربیت کردگە ناوانە ئەوانە کەسیانت کارفەرماکان کەسیانت چەقۆکێشیانت گاڕان بەدەستیان هەست ئەوانە ئێژێ پێیان هۆشتان بەمانەوە بێ ئەمانە هەرو کەسانن چووگنە پاڵ جەماعەت ڕئیسی کە گەرەیکیانە شەورای ئیسلامی کارم مستەقل سەربەخۆ دروستکەن زوو ئەو ڕەهبەرگە لە تیژن جێگە ئومیدنەوەسا زوو نووسیان ئێمە شەورای ئیسلامی سەربەخۆمان ناوێ ئێمە خۆمانم ڕێکخراوەمان هەیە ئێمە ڕێکخراوەمان هەیە و ئەوانە سەربەخۆی ئێمن بۆ ئێمە ئەوانە سەربەخۆ دووبارەداخوازەکانیشان نووسیوە بەڵێ توازە بەڵام شمارە پەنجەکەیی جالبە ژمارەیەک لەم ساحە و کارگەلە احتماڵەن بە ڕەهنمودی خولی سەرتاسەری بورژوازی لە ئێران و حکوومەت لە ئێران ومانە چووگن تەک بەشەکانە قساکەن وێژن پیان ئەوەتان پێدەین ئەو بەشەتان پێدەین ئەو داخوازەتان بەجێ تێرین ئەلعان دوومان ئەگەر خەفکە دواوە فۆرە نێدەین ئەو نێ پێزیاکەین حەقی فڵانت پێدەین فۆرە نووسی گیان ئیشارەتم پێکرد پێشتر فۆرە نووسی گیانە ئەم اعتساباتە سەرتاسەریە ڕاوەرەکەیی دیارە ئەبێ ئێوە هەر مەخفی نەبێ لەم گۆشە لۆ گۆشانە بێ سەرتاسەری ئەعلامیکەن عەلەنی ئێعلامیکەن کە ئامادەن ئەو داخواز ئەو داخواز ئەو داخواز بەدەست بێرن تا ئێمە وەک نیروی کە کرێکارن قبوڵمانی کردگا مذاکرەتان تەکا بکەین ئەنا وانەتان گشتی پوچ و پوچەڵە بە خۆشحاڵیەوە کە زۆر باش خەڵک ئاگا هەن و ئەم ڕژیمەت دژە مرۆڤ ئینسانیش زۆر باش دەناسن ئەرێ جالبەوەیە تەک کارگەرێکی فعالی کارگەری ئەفتاکەن داهاتوی ئەم جەریانە چۆن ئەبینی هێژێ زۆر زۆر ڕۆشن زۆر زۆر خۆشحاڵ کنەندە زۆر زۆر ئومیدبەخشێ بینم زۆر باشە هاوڕێ فەریدون من پرسیارێکم نییە ئەگەر خۆتان نەزانن نوکتەیەک ئاماژتان پێ نەکردبێت فەرموو قسەی لەسەر منیش قسەیەکەم نەماوە پس زۆر سپاس بۆ پەشتاریشت لەم بەرنامەی هاوڕێ سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ بینەرانی ئازیز زۆر سپاس بەوەی کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان بوون تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تری کۆمەڵە و هەڵسوراوان هەر شاد و بەختەوە بن